من ئێستا لە بەردەمی بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانیم ژمارەیەک مامۆستای وانەبێژی دوورخراوە لێرە گر بوونەتەوە داوای مافی خۆیان دەکەن. من ئەمێ بچمە لای یەکێک لەو مامۆستایانی کە لێرەیە. مامۆستا سڵاوی لێبێ، ماوەی چەندێکە جەنابێت لە ئەرکەکەی خۆتان نەماوی؟ وەڵا پار کاتی بایکۆتەکان 2023 دوورخرامەوە. بۆ سەبەب؟ میلا کاتە شوێن. میلا کاتە شوێن؟ بەڵێ. ئێستا ئێوە داواکاریتان چییە؟ داواکاریمان ئەوەیە چارەسەرێکیش بۆ ئێمە بدۆزنەوە. ئێمە 2000 مامۆستاین، هەر هەموو خزمەتمان هەیە 10 ساڵ 11 ساڵ. باشە چەند مامۆستان ئێوە؟ ئێمە 2000 مامۆستا بین. 2000 مامۆستا. بەڵێ. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کەی بینن ژمارەیەک لەو مامۆستایانە لێرەن. مامۆستایان سڵاوتان لێبێ. داواکاریەکانی ئێوە بە دیاریکراوی چییە؟ مامۆستای بەڕێز داواکاریەکانی ئێمە کرێبەستبوونمانە یاخود دامەزراندنمان بەڕاستی ئێمە قەدرێکی زۆرمان لێکراوە وەکو مامۆستایانی وانەبێژی لادراو لە ساڵەکانی 2010 تا 2022-23 ئەم مامۆستانە بەخواستی خۆیان نەبووە بە زۆرە ملێ لادراون، واتە یان لەلایەن مدیرەکانەوە لادراون یاخود بە هۆکارە لە هۆکارەکان لەلایەن پەروەردەکانەوە لادراون بەهۆی هاتنی میلاکەوە بە بیانی هاتنی میلاکەوە یاخود مۆڵەتی دایکایەتی یاخود کەمی بە شەوانە. ئێمە فۆرمەکانمان چۆتە وەزارەت لای وەزیرە بە فەرمانی کارگێڕیەوە داواکارین لە جەنابی وەزیر و سەرۆکی حکوومەت موافقەت بکات لەسەر ناوەکانی ئێمە. ئێوە چەند مامۆستان؟ ئێمە بە نزیکەی 1500 مامۆستاین لە کۆی هەرێمی کوردستان واتە کەرکووک، هەولێر، سلێمانی، هەڵەبجە. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئەگەر هیچتان بۆ نەکەن ئێوە هەڵوێستان چییە بێ؟ ئێمە لەسەر شەقام دەبی کۆڵ نادەین واز ناهێنی بەردەوام گربنەوە ئەکەین تا مافەکانمان نەگەێنن. داواکاریکە ڕائەگرێ سەرۆکی حکوومەت بەدەم داواکاریەکەمانەوەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان. من لێرە ئەمەیە دیمەنێ بجوێزمەوە یەکێک لەو مامۆستایانە لەگەڵ مناڵەکەیە هاتووە. مامۆستا سڵاوە لێبێ، چەندێکە لە ئەرکەکەی خۆتان نەماوی؟ من 2 ساڵوانە بێژیم کردووە لە دوای کۆڕۆناکەەوە نەماوم. چۆنە لەگەڵ مناڵەکەت هاتووی؟ هیچ کەسێنیە کە بەجێ بێڵی مەزوریک لەوێ خۆتا بیێنی. ئێوە هەڵوێستان چییە بێ ئەگەر وەڵامتان نێنەوە؟ ئێمە بەردەوامە بین ئەگەر وەڵامی ئەوە نەدرێنەوە کە ببین بەگرێ بەس چونکە بە حەقی خۆمانی ئەزانین مافی خۆمانەکە ببین چونکە ئێمە ساڵانێک وانە بێژیمان کردووە ئەو پارەی کە وەرمانەگەر بەس حەقی تەکسی و پارەی پاس و تەکسیمان بووە هیچ بڕەپارەیەکی ئەوەی کە بڵین بەشی کردبێتین وەرمان نەگرتووە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ وەکوی کەی بینن کە ئەو مامۆستایانی کە وانەبێژ بوون بەڵام لە ئەرکەکانیان دوور خراونەتەوە. ئەمان هاتووەتە بەردەمی بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی و داوای مافی خۆیان دەکەن، داوای ئەوە دەکەن کە بگەڕێنەوە سەر ئەرشی مامۆستایەتی خۆیان.